لا تۆری دۆمی بەڕنامەی بەیانی باش کوردستانە باز لە چۆری خوێندەکەی بابزانین ئەمەچێت لە هەمان کاتە زۆر باز لە چۆری خراپ و هەروەها باش دەکرێت بابزانین چۆن جا بکرێتەوە لە هەمان کاتدا چۆری باش کە ئەمەژی پێوە دەکرێت تا چەند سوودی هەیە بۆ تاکەکان بێکمان باز بە چارەسەرەکان و ڕێنمایەکان و خۆپاراستنیش دەکەین ئەم بابەتانە من گفتوگۆی دەکەم لەگەڵ دکتۆر سوارە عەلی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی دڵ کە بەشێکی ڕاستەخۆ لە سوێدە ئامادەی وردەکاری ئەم بابەتەمان بۆ دەکاتێتەوە. بانی باش دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس زۆر سپاس. دکتۆر ئەمە سەرەتا با باز لە چۆری خوێن بکەین کە دەڵێن چۆری خوێن ئەمە چییە خۆی لە خۆیدا چییە؟ بەڵێ چۆری خوێن ڕاستێکی بە پشکنین دەرەکەوێت پانێڵەکە چەند فەحسێکە ئەکرێت پێوترێ لیپید پرۆفایل ئەمانەی کە گرنگن ترایگلیسرایدە چاوری سیانیەکان جار بە چاوری ژێرپێس یان بە چاوری سەرجکە لە ناسراوە کۆلیسترۆڵە کە چاوری خراپن یان تێگڕای چاوری خراپەکان حسابەکرێت هەرچەندە کۆلسترۆل سوودێکی کەمی هەیە بەڵام لە زۆر ڕێژەکەی زیابەت زیانی زۆرە. دوو چاوری ترمان هەیە کە بە چاوری باش و بە چاوری خراپ ناسراون کە LDL و HDL. چاوری باشەکە بۆ ناوی پێێنراوە لە بەرەوەی بەرپرسە لە کۆکردنەوەی زیایی چاوریەکان لە خوێن لە دەوروبەر لە پەلەکانی لەش ئەیگەڕێنێتەوە بۆ جگەر کە معمەلی هەرسکردن و ڕێخستنی چاوری لەشە. چاوری خراپەکەش بە پێچوانەوێت لە جگەرەوە ئەیبات بۆ ڕێکانی خوێن و بەشەکانی تری پەلەکانی لەش لەبەرەوە بە LDL چاوری خراپەکە ناو خەڵکە باسەکرێت و HDL بە چاوری باشەکە ئەو پەیوەندیکی ڕاستە خۆی هەیە چاوری باشەکە بە نەخۆشیەکان تا چاوری باشت بەرز بێ ینی تۆ دووری لە نەخۆشیەکانی دڵ و بۆ ڕێکانی خوێن. زۆر باشت کرد ئەماژە بە کۆلسترۆڵدا لە چ کاتێکدا باشە بۆ جەستە و لە چ کاتێکدا خراپە؟ ئێستا ڕاستیەکەی پێشتر ئێمە زووتر لە پشکینەکان تەرکیزیان نەخستە سەر چاوری سیانی و چاوری کۆلسترۆل بەڵام ئێستا ئەلم دەری خستووە کە ئەوەی کە ڕاستە خۆ پەیوەندی بە نەخۆشیەکانی دڵ و بۆڕێکانی خوێن هەیە ینی جەڵتەی دڵات زەبحەی دڵا جەڵتەی مێشکە گیرانی پەلەکانی خوار و سەرەوە LDL چاوری خراپەکەیە لەبەرەوە لە ئێستا لە ڕێنمایە تازەکان تەرکیز دەخرێتە سەر LDL ینی ڕاستە کۆلسترۆل بەشێک ینی LDL بەشێکە لە کۆلسترۆل بەڵام لە کۆتایی LDL بەرپرسی یەکەمە. LDL ئەوەی کە بەداخەوە لە ناو خەڵکە هەیە پشینەکەی بۆ ئەکات ڕفرەنس ڕێنجێکی هەیە بەمنە ئەڵێ تا 130 نۆرمالە خوار 130 تەبیعیە ئەمە زۆر جار ئەم هەڵەیە لە هاوڵاتیان دروستە بێت. LDL هەر کەسێک پێویستی بە چارەسەری چاوری بێت پێویستەکە 150 ئەم ڕێژەی LDL دابەزن بۆم ناگەر بە هەر مەبەستێک پێویستی بە چارەسەری چاوری بێت بۆنە بەحەبە ئەگەر بێت و LDL 130 بێ ئەبێ 150 دابەزن بێتە 65 ئەگەر نەگەیشتی بێتە ئەم ڕێژێمانەیە چاوریەکەی پێویستە حەبەکەی زیاکرێت یان گۆڕانکاری بەسەر جۆرەکەی بێت بەڵام بەداخەوە کەسەکە ئەچێت پشکینێکەکە ئەڵێ من چاوریەکان وتیوتی هەمووی باشن من حەب بۆ بخۆم لەبەرەوە گرفتەمان بۆ دروستە بێ LDL ئێستا لە هەمویان گرنگترن بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی چاوری چاودێریکردنی چاوری ئایا ئەم کەسە مەترسی هەیە یان مەترسینە هەر LDL حسابی زیاتر بۆکرێت. باشە دکتۆر هەموو تاکێک چاوری باش و چاوری خراپیشی هەیە ڕێژەکەی چەندێک بێت ینی ئێستا کۆمەڵێک ڕێژە ئەمەژە پێ کرد ئەمە ئەگەری خراپ بێ پێویستە چارەسەر وەربگرێت دەرمان بخوات بەڵام پێویستە ڕێژەکەی چەندێک بێت تا چەند ئەم ڕێژەیە ینی گۆڕانکاری بەسەردادە بە پێی تەمەنی ئەو کەسە. بەڵێ ئێستا ڕاستێکی ئەم سێرێکی زۆر جوانە ئێستا لە جیهانە خەڵک کراوەتە گروپەوە لە چ گروپێکی بەمنە هەیە خەڵکەیە گروپی زۆر مەترسیدارە یان ئەو کەسانی کە تووشی جەڵتەی دڵ بوون جەڵتەی مێشک بوون گیرانی پەلەکان بوون ئەمانە گروپی مەترسیدارن یان کەسەکە توش بوو یانەوەتە فەحسی بوانێری دەبینیت بە ئەشیایەکی تەنووریە یان بە هەر شتێکی تر ئەبینیت دەمارەکەی دڵی تەسک بۆتەوە ئەمانە گروپی مەترسیدارن پێویستە کە چاوری خوێنەکەیان LDL-ەکان بە تایبەت یعنی مەسمان لەبەرەوەی چاوری خراپەکەیە لە خوار 55 بێت. ئەگەر گروپی زۆر مەترسیدار نەبێت گروپێکی زۆر مەترسیدار هەیە مەترسیدار هەیە ئەگەر گروپی مەترسیدار بن ئەبێ لە خوار 70 بن ئیتر ئەم ڕێژە گرنگە لای دکتۆر کە بگاتە ئەم حەدە لەبەرەوەی نەگاتە ئەم حەدە ڕاستە چارەسەرەکە وەرەگرێت بەڵام مەترسی هەیە جارێکی تر حاڵەتەکەی توش بێتەوە ئەگەر گروپی مامناوان بێ ڕێژەکەی بەرزترە بێتە خوار 100 ئەگەر
گروپێکی ئاسایی بێت خوار 116 یعنی ئەوە نەماوە ئێستا زۆربەی کات بەداخەوە لە تاقیەکان نووسیویانە خوار 130 نۆرمالە بەڕاستی ئەمە لە زانست تازە نەماوە یان شتێکی تر هەیە ئەمە خۆک ئەزانین کە زەخت و شەکرا لە ناو خەڵکە زۆر باوە بە تایبەتی لەوانەی بەتەمەنن یان لە سەروی 50 ساڵیەوە ئێتر ئەینی ڕێنماکە ئەگەر ئاسان بکەینەوە بۆ خەڵک هەر کەسێک شەکرەی هەبێ و تەمەنی 40 ساڵ بەسەرەوە بێت پێویستەکە لێکێک لە چارەسارەکان حەوی چەوری بێت ئەو پزیشکەی پسپۆرە یان چاودێریەکە یان خۆی ئەبێت تاکید کاتەوە لەسەر ئەم خاڵە دووەم هەر کەسێک زەختی لەگەڵا بێت تەمەنی 50 ساڵ یان سەروتر بێت بێ حەبی چەوری هەبێت لە چارەسەرەکە بە تایبەتی ئەگەر بێت و زەختەکەی کۆنتترۆل نەبێت لەبەرەوە ئەم حەبا وەکو حەبێکی سەحرایی وە ڕاستەکەی ئیسفادەی زۆرە و زیانەکانیشی زۆر کەمن لەبەر ئەوە ئەوەی کە لە ناو خەڵکا باوە حەبی ئەسپرینە ئەڵێ ئەسپرین ئەم پارێزی نا بەعکسەوە حەبی چەوریە حەب کە بەکارێت بۆ دابەزینی چەوری لە ئێستا لە هەمویان گرنگترە بۆ خۆپاراستن لە نەخۆشیە داهاتۆکان زۆر باشە دکتۆر کێشی جەستە و قەڵەوی تا چەند لەسەر چەوری خوێن کاریگەری هەیە و تا چەند هۆکارە بۆ توش بوون بەنسبە دێمە باسی قەڵەوی بکەین یان خواردن هەموو کاتێک کەسێک چەوری بەرز بێت ڕێنمای گشتەکان کێشی دابەزێنێ ستایلی خواردنەکەی بگۆڕێ وەرزش بکات ئەمە ڕێنمایکی گشتی بەڵام بۆ ئەمنێتەوە بۆ چەوری خراپەکە کە LDL ئەمە دوو حاڵەت هەیە حاڵەتێکیان هەیە بۆ ماوەیە کە ئەمیش حاڵەتێکی کەم نییە بۆ منە ئەمانە فامیلیال هیترۆزایگەسە لە 500 کەسێک هەیەی تۆ تەسەورکە لە ملیۆنێک بێت چەند کەس بیگرێتەوە ئەم حاڵەتە ئەگەر کەسەکە وەرزشوانیش بێت کەسەکە خواردنی تەندروست بێ کێشی زۆر نەبێ بەڵام گە چەوریەکەی بەرز بە بێ چارەسەر وەرگێ و خاڵەمان لەبیر نەچێ دووهەمیان بەنسبەت خواردنەکان تا چەند تەسیرەکە لەسەر پێکاتەی چەوریەکان ترایگلیسرایدمان هەیە چەوری سیانی یان چەوری ژێرپێست ئەمە ئەبێ بە دوای هۆکاری بەرزبوونەوەی بگەڕێت لە هۆکاری بەرزبوونەوەی بریتە لە قەڵەوی ئەبێ کێشەکەی دابەزێنێ بریتە لە شەکرە ئەبێ شەکرەکەی کۆنتترۆلکە بریتە لە تێکچوونی خودەکانە بێ خودەکەی ڕێککاتەوە بریتە لە خواردنەکەی ڕاستە خۆ چەورێکی ئەبێ کەم کاتەوە ئەمانە ڕاستە خۆ پەیوەندیان بە خواردنەوە هەیە HDL-مان هەیە HDL پەیوەندی بۆ ئەکات سەوزە و میوە زیاترکەی لە خواردن وەرزش بکەیت بۆی بەرز بێتەوە بەڵام HDL بە تایبەت کە چەوری باشەکە مەشهورە بە تایبەت بەرزە بێتەوە بە وەرزش و بە جوڵە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ڕاستە خواردن دەورێکی هەیە بەڵام وەرزش زۆر گرنگە ئەنیسا زۆربەی کات کە پشکێنەکانمان بۆیێت کە HDL-ەکە ئەبینین کەمە ئەبین یەکسەر بێت لەوە ئەکەین ئەو کەسە ژیانی بریتە لە دانیشتن ئۆفیسیە بۆ منە لە ئیشەکەی دانیشتنا پیشەکەی هەردانیشتنە جوڵەی کەمە یەکسەر HDL-کە کەم بوو ترکیزەکەنێکە سەر کەسە کە جوڵەی کەمە بەنسبەت کۆلسترۆل بە شێوەیەکی گشتی خواردن تەسیری هەیە بەڵام ئەگەر بۆ ماوەی بێ بە دڵنیاییەوە خواردن بە تەنها کۆنتترۆلی ناکە ئەوان خاڵێکی زۆر گرنگە کەسەکە بۆ منە لە عائیلەکەیان نەخۆشی بەرزی چەوری خوێن هەیە کە بۆ ماوەیە ئەبینێت خزمەکانی دایک و باوکی خوا نەخواستە خزمە نزیکانی لە خوار 55 ساڵ بۆ پیاوان لە خوار 65 ساڵ بۆ ژنان تووشی نەخۆشیەکانی دڵە بن یان نەخۆشیەکانی جاڵتەی مێشکە بن لەم کەسانە پشکنین گرنگترە وەک لەوەی کە بڵێ من بەس پارێزی ئەەکەم و وەرزشەکەم و نچون بە لای دکتۆر و عیبم نییە نە لێرە بۆ ماوە گرنگە بۆ ما ئەگەر زانین لە ئایلەکەتە نەخۆشی دڵ هەیە پێشوەختە ئەبێ پشکنین بکەیت ئەگەر کەسێکی سەلیمیش بیت بۆ منە نجگەرە نەکێشیت کێشە زۆر نەبێ وەرزش بکەیت ئیشەکە جوڵە بێت چالاک بیت نیشانەت نەبێ بەڵام بە دوور نی لە مەترسیەکانی دڵ ئەبێ پشکنین بکەیت لەبەرەوە پشکنینی پێشوەختە یەکێکە لە خاڵە گرنگەکان لە نەخۆشی چاوری خوێن دکتۆر هەر لەسەر بابەتی پشکنینەکە یانی زۆرە بیستین ئەڵە ئەگەر پشکنینی عام بکەیت ئەوە تۆ نازانی یانی تەشخیصی ناکەی کام گرفتت هەیە پشکنینی دیاریکراو هەیە ئەو کەسە ئەنجامیدا بۆ نەبزانێت لە عایلەکەیان گرفتی چاوری خوێن هەیە ڕاستەکەی پشکین عامی کە لە ناو خەڵکا باوە لە ڕووی زانستیەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە بەڵکو پشکینەکان پزیشکەکە بڕیاری لەسەردا بەڵام بەنسبەت چاوری پشکنینێکی گشتی هەیە بۆ منە هەموو کەسێکی پێگەشت و لە 18 ساڵ ئەتوانی جارێک پشکنین بکات ئەگەر گرفتی هەبوو چاودێری و سەردانی پزیشکەکە و بۆ متابعکردن دووهەم خاڵ مەسەلەی بۆ ماوەی ئەگەر بێت و لە بۆ ماوەی مشگرفتی نەخۆشیەکانی چەوری خوێنتان هەبێ بە وەکو باسمان کە پێشوەختە نەخۆشیەکانی دڵ و جاڵتەی مێشک ڕووبات ئەبێ ئەو کەسانە پشکنین بکەن
جار هەیە پشکنی تایبەتیشەکەن یان بۆ منە پشکنی ئاسایی ئەکەن کە بریتە لە چاوری سیانی و کۆلسترۆڵ و چاوری باش و خراپەکە بەڵام جار هەیە بەدەر لەمە بۆ ئەوە ئێستا لە خۆشببختانە لە 2009ەوە ڕێنمایی تازە دەرچووە هەر کەسێک مەترسی نەخۆشیەکانی دڵی هەبێ بەهۆی چاوری خوێنەوە لە داهاتوو بۆ ماوەی بێت پشکنی تایبەت هەیەانی تایبەت بۆ ئەوانە دانراوە پیانۆترێ لایپۆپرۆتین ئەی ئێستا خۆشببختانە لە کوردستان ئەم پشکنی ناکرێت ئەمە خاڵێکی تر خاڵی تر مەسلەی ئەو کەسانەی کە قەڵەون شەکرەیان هەیە ئیشەکەیان دانیشتنە ئەمانە ئەگەر بۆ ماوەیش نەخۆشی دڵیان چاوری خوێنیان نەبێ پشکنینی ئاساییشیان نۆرمەل بێ بەڵام ئەوانە دڵنیابن ئایا ئەمانە چاوریان لە ئێستا نۆرمەلە لە داهاتوو گۆڕانکاری بەسەرایەت ئەمانش پشکنی تایبەتی خوان هەیە لەبەرەوە دیاریکردنی جۆری پشکینەکان پشکنینی گشتی هەیەکەوە هەموو کەسە لە 18 ساڵی ئەتوانێت بیکات بەڵام دواتر تەفاسلی پشکینەکان ئەگەڕێتەوە سەر بۆ ماوەی ئەگەڕێتەوە سەر گروپە مەترسیدارەکان ئێمە پاکێجێکمان هەیە لە نەخۆشیەکانی دڵ یان شەکرە یان چاوری تا چەند ئەم ڕسک فاکتەرانەت کۆ کردوتەوە یان لە جیهانە ئێستا خۆشببختانە ئەپلیکیشنێک دای ئەبەزێن کە سکۆری بۆ حسابەکە چەند خاڵ وەرەگریت تۆ ئایا لە گروپی ئاسایی لە گوری میمامنادیە مەترسیدارن سکۆرەکە خۆت معلوماتەکان داخڵەکەیت و تەواو دەرەچێ پاکێجەکە چییە؟ نۆ پاکێجە ینی نۆ خاڵە تا چەند ئەمانەتیا کۆ بۆ ئەبێ زووتر چاودێری بکەیت زووتر بە دوواداچوون بکەیت ئەویش بریتە لە کەسەکە زەختی هەیەیان نیەتی شەکری هەیەیان نیەتی چاوری خوێنی لەگەڵیان لەگەڵینە قەڵاویان قەڵاو نیە جگەرە کێشیان جگەرە ناکێشێ ئیشەکەی دانیشتنیان دانیشتن نییە وەرزش ئەکادیان وەرزش ناکە خواردنەکانی چۆنیان چۆن نییە ژیانەکەی سترێسیان سترێس نییە ئەم نۆ خاڵە زۆر زۆر گرنگن لە نەخۆشەکە بەن و نەباسەکەین کەسێکی قەڵاو 40 ساڵە هیچ نەخۆشیەکی نییە چالاکە ڕۆژانە زۆربەی کاتەکان جمجۆڵی هەیە بە قەڵاویەکەی بۆ ماوەیە پشکینەکانەکە نۆرمەلە کەسێکی تریش هەر 40 ساڵە لە ئایلێکەوە هاتووە نەخۆشی دڵیان هەیە پێشوەختە تووشی نەخۆشی دڵە بن جگەرە ئەکێشێ وەرزشیشەکە قەڵەویش نییە کامیان مەترسی نەخۆشەکانی دڵی زیاترە بە تەکید ئەو کەسێکە لاواز و جگەراکێشە لەبەرەوەی دوو گرفتی ئیتیا زیاترە لە چاو قەڵاوکە قەڵاوکە بەس قەڵەویەکەی هەیە بەڵام چالاکە بەڵام ئەوی تریان جگەرەکێشە و چاوری خوێنیشان بە ئایلە هەیە لەبەرەوە ئەم خاڵانە گرنگە وریابوون لە ینی هۆشیاریان کەسێک بەداخوا بینیت لە ئایلەکەیان کەسێکیان لە 30 ساڵی مردنی کوتوپەڕ بە مردنی کوتوپەڕ بە دڵنیایی ئەبێ خاڵی یەکەم نەخۆشیەکانی دڵ لێ بە دوور بخەیت ئەبێت لەم کەسانە نابێ ئەوڵی قەزا و قەدەر کەسێکمان ڕاستە خۆمەر نە ئەبێ هەموو ئایلەکە سکرینی پێشوەختە بکەن ئایا گرفتێک هەیە لە ئایلەکە بۆتە هۆی لە مردنی کوتوپەڕ یانە دکتۆر با بەوردی بینە سەر پشکنینی خوێن چۆن و لە چ کاتێکدا ئەنجام دەدرێەوە کەسانێکەن کە دەبێت بەردەوام و پشکنینە ئەنجام بدەن لە چ کاتێکدا دەبێت ئەنجامی بدەن پشکنینی خوێن بەستان پشکنی چاوری خوێن چاوری خوێن چاوری خوێن چاوری پشکنینەکە کاتی ڕاستەکەی وا باشترە بۆ چاوری خوێن 8 ساعات خواردن نەخوات وەکو نیمچە بە ڕۆژوەیەک وابێت ئاو ئەتوانێت بخوات لەم فترێ بۆ ئەوی پانێڵەکە بە مەزبوطی دەرچێت لە بەرەوەی چاوری سیانیەکە ڕاستەخۆ پەیوەندی بە خواردنەوە هەیە ئەمە خاڵێکی گرنگە دووهەمیان وەکو باسمان کرد هەموو کەسەی لە 18 ساڵی پێویستەکە پشکنێکی چاوری خوێن بکات سێهەم ئەو کەسانی کە مەترسی نەخۆشەکانی دڵیان هەیە ئەوە ئەبێ هەموو کاتێک لەژێر چاودێری پزیشک بن لەوانەیە ساڵانە لەوانەیە 6 مانگ جارە بگوێری حاڵەتەکەی پشکنینکان خاڵێکی تر ئەو کەسانی کەەوە تووشی گرفتێکی نەخۆشیەکانی دڵ یان تووشی شەکرە و ماکانی شەکرە بن تووشی گورچیلە و ماکانی گورچیلە بوون ئەمانە بێت چارەسەر وەگرن ئەبێ متابعی 3 مانگ جارێک یان 6 مانگ جارە متابعی چاوریەکە هەم کەم بزان ئایا ئەم چارەسەری وەرەگرن LDL چاوریە خراپکە گەیانتە حاڵی کۆنتترۆل یاننا بەداخوات بینی جار هەیە کەسەکە چاورێ بەکاری لەوانێ 3 ساڵ 4 ساڵ نەچێ بەلایە ئێستا علم گەشتە ئەو حەدەی کە ئەگەر بێت و کەسێک چارەسەر تەواو وەرەگرێ لەژێر ڕێنمایی پزیشک و پزیشکی پسپۆرە لە ماوەی 2 ساڵ لەسەر چارەسەرێکی ڕێکوپێک لەسەر پارێزێکی ڕێکوپێک حاڵەتێکی تری نەخۆشەکانی دڵ بۆێتە بۆ منە جەڵتێک لێ یا جەڵتێکی تری بۆێتەوە ئەبێ چاوری خوێنەکەی زیاتر دابەزێنرێت لەو ئاساییە نەک بە پێچانەی خەڵک بەداخەوە
نەخۆشەکە لە جاتی پرس بە پزیشکەکە کابینی ڕێک پرس بە مختبەرەکە ئەکەڵێت چاوریەکان چۆن ئەڵە چاوریەکان هەر زۆر دابەزی کە ئەڵێ زۆر دابەزیە بەداخەوە زانیاری تاوەتی لەسەری هەبێ بەبێ ئەوی زانی لەزت بەداخەوە حەبەکە ئەوەستێنێ کاتێک گێتە لای تۆ بۆ منە شەبەکەی داناوە شەبەکەی گیراوە گرفتێکی تری هەیە گرفتەکەی تازە بۆتەوە گرفتەکانی بۆ منە دەمارێکی گیراوە هۆی دەمەرگرن دڵی سست بووە لەبەرەوە گرنگە مەسلەی چاوری وەکو زەخت و شەکرا بە بێدەنگی ئیشەکانی خوانەکەن پرۆسێکی بەردەوامە ئەنی پرۆسێک نییە وەستاو بێ بڵێ ئێمە لەو خاڵە وەستانمان وەکو ئیلتیاباتێکی گورچلە نییە کۆرسێکی 7 ڕۆژ بۆ 14 ڕۆژی بۆ بەکارێنی و چاکە بێتەوە نه ئەمە پرۆسێکی بەردەوامە پرۆسێکی بێدەنگە لەو کاتانە هەستەکەی کەماکەکان تووشە بێ کاتە دەبێت لەژێر ڕێنمایی دکتۆرە پشکینەکە ئەنجام بدرێت. دکتۆر من نازام ئەمە هەڵەتێگەشتێکە لە نێوان هاوڵاتیان یاخۆ دروستە بێگومان دروستەکەی لە زاری ئێوە وەردەگرین. کەسێک کێشی زۆرە ئەڵێت ئەم چاوریام بەپێی ڕاهێنانی چاوریە گۆڕم بۆ ماسڵکەوە دووچاری ئەم گرفتەش نامەوە ئەگەر لە خێزانەکەش بۆ ماوی چاوری خوێنیان هەبێت دووچار نابمەوە دەکرێت لە ڕێگەی وەرزشەوە ئەم چاوریە بگۆڕێ بۆ ماسڵکە و دووچاری چاوری خوێن نەبێتەوە. بەڵێ وەکو باست کرد دوو قەڵەوی هەیە قەڵەویەکی بۆ ماوەی و گرفتی تری نییە قەڵەوەیەکی تریان بەشێکە لە عایلێکەوە هاتوون گرفتی چاوری خوێنیشان هەیە ئەمانەی کە بەس قەڵەوین و گرفتی تریان چاوری خوێن بڵێن بۆ ماوەیەکی سربەخۆیە جار هەیە قەڵەویش بۆ ماوەیەکی سربەخۆیە ئەگەر بێت و هەردووکی تیاکۆ بێتەوە ئەو بە دڵنیاییەوە ئەمە چارەسەرەکەش وەرەگرێ ڕژیمەکەی خۆشی بەردەوام بێتە ڕژیمەکان ئەمڕۆ خۆشبەختانە ستێ بەستێ بەشتە پێشەوە یەکەم خواردنی تەندروستە خواردن پارێزیەکە کۆنتترۆل نەبوو لەگەڵشا وەرزش بکارێ وەرزشەکەات ئەگەرنا ئێستا حەب هەیە یان دەرزی هەیە بۆ دابەزینی کێش جار هەیە دەرزیەکە خۆشبەختانە کە ئێستا لە بازارە هەیە جار هەیە دەرزیەکە ئەگەر بە مەزبوطی بەکارم 20 کیلۆدا ئابەزێنی بەلاینی کەمەوە جار هەیە کەسەکە زیاتریشدا ئابەزێنێ ئەگەر ئەم دوو ستێپەش نەچۆ پێشەوە بە شێوەی بەڕینی گەدە و گۆڕینی ڕێرە ئەمانش لە ئێستا خەڵک زۆر ئەیکات و سەرکەوت و شۆ ماوەیەکی زۆر قەڵەوەکەی پارێزێ بەڵام ئەگەر بێت و کەسەکە قەڵەو بێ و چاوری خوێنیان هەیە بە دڵنیایی و ئەبێ چارەسەر وەرگێ و کێشەکە نابێتە پێوەەر بەڵکو LDL چاوری خراپەکە ئەبێتە پێوەەر تا چەند چاورێکی کۆنتترۆلە ئەو چاوری کە ئەو جەنابی ئەیبینێ چاوری ژێرپێستە و چاوری کەمەرەکانە یان ئەو شوێنانەیە ئەم چاوریە ڕاستەخۆ پەیوەندی بە چاوری سیانیەوە هەیە پەیوەندی بە ترایگلیسرایدەوە هەیە کە چاوریەکی ترە بە دوور لە LDL لەبەرەوەی کە ترایگلیسراید کە بەرزە بێتەوە ئێمە بیر لەوە ئەکەینەوە کەسەکە دانیشتووە خواردنی خراپە شەکرەی لەگەڵا شەکرەی کۆنتترۆل نییە غودەی لەگەڵا قەڵەوە ئەمە ئەو کارنێ بە جیاوازە لەگەڵ LDL بۆی هەیە لە کەسێکە بەرز بێ کەسەکە لاواز بێ چالاک بێ تەندروست بێ بەڵکو بۆ ماوەیە بەڵام ئەگەر بۆ ماوەی نەبوو لە زمنی قەڵەویەکە کە ترایگلیسراید چاوری سیانێکە بەرز بوو LDL-ەکە شتێکە چێ بەڵام بێگوێری ڕێژەی تێکچوونەکە ئەگەر ڕێژەی تێکچوونەکەی نەگاتە حدێک کە چارەسەری پێویست بێ وەکو خۆدوێتت شانسێکی وەرزشێکی باشەیە کە فتنێس بێ ڕەشاقە بێ نە کەسەکە بەداخەوە ئەڵە من ڕۆژانە سەعاتێ بە دەوری پارکی ئازادی ئەسوڕێمە شتێکی باشە بەڵام ئەمان فتنێس نییە فتنێس جیاوازە فتنێس لە ڕووی زانستیەوە ئەو کەسەیە کە بێ ڕابکە وەرزشێکی ماوناون بۆتون بکات هەناسەتونی توش بێ لێ داهێندڵی سەریع بێت ئەبێ ئارەق بکاتەوە خۆت باست کرد ئەمەیان بریتیا لە کاردیۆڕسپەرەتەری ئەکسەرسایز ئەمەیە بریتیا لە وەرزشی سیەکان و دڵ کە جیاوازە لەگەڵ وەرزشی ئاسایی بۆ منە تۆ ئەڵەی کەسێکم دانیشم لەوەی کە ئەنی بە دوور من لە دانیشتن تۆ ئەڵەی 20 دقیقە بۆ نیم سعات جوڵە بکە یان مۆبایلەکەت ستێپەکانی 10,000 ستێپ بێ وانە ئەمە لە هەموو ڕێنمایەکان تاکید لەسەکراتەوە بەڵام ئەگەر تۆ وەرزشێکی وەرزشێ بکەیت بۆی بتپارێزێت لە نەخۆشیەکانی دڵ و سیەکان ئەبێ وەرزشەکە جیاواز بێ. زۆر باش ئەکتۆر با باز لە خواردن بکەین خواردن تا چەند گرینگە لە چاوری خوێنداوە کام خواردنانە سوود بەخشن و کامانش زیان بەخشن بۆ چاوری خوێن. خواردنەکان لە هەموو قۆناغەکان سوودیان هەیە خواردنەکان بۆ چاوری سیانی ترایگلیسرایدەکان بە دەرەجەیەک زیادی ئیسفادەی زیاترە دواتر بۆ چاوری باشەکە HDL دواتر بۆ چاوری خراپەکەش ئیسفادەی ئەبێ LDL بەنسبەت گروپ تۆ خواردن وەکو ڕێکلامەکان نییە بڵێ تەنها ئەو خواردنە بخۆ من ئەو بخۆم بەڵکو تۆ خواردنەکان گرنگترین شت ئەوەی هەمە چەشن بێ ینی خواردنەکان بریتی نەبێت لە یەک تایپ
بۆ من هەرفە فاست فود و بابەتان زۆر باشە دکتۆر. بەڵێ خواردنەکان کە تەکیدی لەسەر کراوەتەوە بە تەکید باشترین خواردنی دەریای ناوەڕاستە بریتە لە میوە و سەوزەیان زۆرتیایە ڕۆنەکەیان زەیتی زەیتونە گۆشتەکان بریتە لە ماسی ئەمانە دەست هەموو کەسەی ناکەوێت ئیتر ئەبێ خواردنی تر کە بۆ شەکرە و زەخت و هەموو بابەتەکان ئیسفادەی هەیە ڕۆژانە میوە و سەوزە 3 بۆ 5 جار لە خواردنەکان تا هەبێ شەر نییە میوەی زۆر خۆ بەس گرینگە میوە و سەوزەکە لە خواردنە سەرەکیەکان تا بنیت لە بینەکان میوە و سەوزە بخۆیت میوە و سەوزە پێکاتێکی باشە لە ڕووی ڤیتامیناتەوە لە ڕووی کانزاییەکانەوە هەروەها سەرچاوێکی باشی فایبەرەکانە یارمەتی ئەوە ئەدات کە خواردنە خراپەکان زوو هەرس بن بە دووربین لە زیانەکانی لەبەرەوە میوە و سەوزە لە زۆربەی خواردنەکان دابدرێت ئەمە خاڵی یەکەم دووهەمیان کەمکردنەوەی چەوری تێر بەداخەوە کە ئێستا چەند دکتۆرێک بە ناوی دکتۆر بەداخەوە دیعاە بۆ دووگەکەن کە ئەڵێن ئەمە چاورێکی زۆر باشە نازم لە ئەسڵا تا ئەوکو ئێستا زانست نەی سەلماندووە دوک کە چاورێکی باش بێ ئەوەی کە زانست سەلماندوێتی چاوری ناتێرە چاوری ناتێت بە دەرەجەیەک لە ڕۆنی ماسی خۆی بنێتەوە لە زەیتی زەیتونە خۆی بنێتەوە لەگەڵ هەندێک دانەوێڵەی تایبەتن فەکسید و ئەمانە کە بە تایبەت ئامادە ئەکرێن ئەمانە چاوری ناتێریانتیە ئەمانە بە دەرەجەیەک ئیسفادەیان هەیە ئەگەر بکرێت زەیتی زەیتون لە ماڵەکە لە هەموو لە خواردنەکان بەکاربێت لە هەمووی باشترە دوای ئەم بێت چاوری نیمچە تێرەکان کەم بکرێتەوە لە خواردن ڕێژەکەی کەم نیمچە تێوریەکان ئەوەیە کە ئەو دەبانەی کە لە ماڵەوە بەکارێت بە ناوی ڕۆنی گوڵە بە ڕۆژە و ڕۆنی ئەم بابەتان ئافرش ئەمانە لە ڕووی کیمیاییەوە حاضر کراون چاوری ئاسایی نین پیانەوترێت ترانسفاتی ئەسید چاوری سروشتی نین ئەمانش ئەبێ کەم بکرێنەوە نابێت ڕێژەکان زۆر بەکاربێت تا کەمتر بێ باشترە بەڵام تا چاوری ناتێت لە ماڵەکە تا هەبێ ئەمە زۆر باشترە چاوری تێرەکان تا بکرێت کەم بکرێت و ئیتر ناوی ئەنی دۆک ناوی ئەنی کەرا ناوی ئەنی ڕۆنی کوردی نازەم چی ئەمانە تا ئێستا زانست نەی سەلماندۆ کە سوود بەخشە بە ئەکسانش زۆر بەکاردێنرێت لە ماڵەوە ئاڵە تامی زیاد خۆشتر ئیتر بە پێچوانەوە ئەم چاوری یەکێک لە چاوری تێرەکان کە زیان بەخشە ئەبێ کەم بکرێتەوە تاوەکو ئێستا زانست نی سەلماندۆ کە باش بە عکسەوەی سەلماندوی کە خراپ بێ ئەوە نسبەت چاوریەکان سێهەم خاڵ دانەوێڵاییەکان پاخلەمەنیەکان لە خواردنەکان تا هەبێت وەکو نیسکان نۆکە فاسۆلیایە ئەمانە تا لە خواردنەکان تا هەبێت باشترە و پێکاتەی پرۆتینەکان 125 خواردنەکان بێ ینی گۆشتی سوور و ماسی ئەمانە گۆشتی سوور کەم بکرێتەوە بە قوڵاوی بێت چاوری بێت بۆ منە 3 پشک 4 پشکە خوار ڕێپێدراوە هەفتەی 2 جار بۆ 3 جار بە هەوڵ برێت شیرەمەنیەکانش لە خواردن تا هەبێت ئەنی خواردنەکان هەمە چەشن بێت بەڵام خاڵەکان ئایا چ خواردنێک خراپە بۆ چاوری بەتەکیید چاوری تێر خراپە بەتەکیید گۆشتی سوور زۆر بخورێت بە تایبەتی بە شێوەی برژان و ئەم بابەتانە خواردنە سوور و ئۆکراوەکان بریتێ لە ڕێژێکی زۆر لە چاوری هەروەها شیرەمەنیەکان بەگوێرەی جۆری شیرەمەنیەکان فەرقە بۆ منە ماستی مەڕ چاوری زیاترە لە ماستی مانگە ماستەکانی تریش بە هەمان شێوە ماستی تیجاری بێجار هەیە لۆفاتەکە بژێری فولفات هەڵ لە بژێری ئەوەی کە فاتی چاوری زۆرە هەروەها لە پەنیرەکان مۆزەرەلا کەمترین چاوریتە لە جۆری چاوریەکان تر کارە ئەوە هەر خۆی چاوری لە ئەسڵا لەبەرەوە ئەبێ ئەمانە هەموو هەڵبژێریت بۆ ئەوەی ینی خواردنەکان ئەوە تەوزیع کرابێت ئەوانەی کە زۆر خراپن ڕاستەکەی فاستفودەکان بە هەموو شێ خراپن چپس بریتە لە چاوری هەڵگرتن لە پەتاتەکە بەڵام فاستفودەکان چاوریان تایە و کاربوهادرێتانی کە خواردنەکەی پێ حاضر کراوە ئەمەش بەشێکی خراپە خوێیەک لە خواردن تا کەم بکرێتەوە ڕاستە خۆ پێوەدی بە چاوریەوە نیە بەڵام پەیوەندی بە زەخت و پێکاتەکانی تر ینی نەخۆشەکانی تری دڵ هێت لە بەرەوەی تۆ لە کۆتایی کەسێک چاوری خوێنی هەیەت بەس تەرکیز ناکاتە چاوری خوێن ئەمە هەموو کاتێک ئەم خاڵەت تەکی دەکەینەوە کەسێک شەکرەی هەیە بەس تەرکیز ناکاتە شەکرە کەسێک زەختی هەیە بەس تەکی دەکاتە سەر پاکێج تا چەند مەترسی نەخۆشەکانی دڵی تیاکۆ بۆتەوە چاوری شەکرە زەخت قەڵەوی جگەرە کێشان تۆ ناکرێت سێ پاکەت بکێشی وەڵام من چاورێک فەحسە ئاماکەم کوردە کۆنتترۆڵە ئەو کەسی جگەرە کێشێ هیچ کاتێک ئەمانی نییە تا ساڵێک یان تا مانگێک تا 2 ڕۆژ 3 ڕۆژ هەموو شتەکان پێشەوان نەبێتەوە یعنی پشکنینی ئەکات ڕۆژانە وەرزشەکات بەڵام جگەرە ئەکێشێت بۆی هەیە لە هەر کاتێکە ناپۆشی بۆڕەکانی خوێنی تێکشونی بەسەرایەت و دەماری دڵی بگیرێت لەبەر ئەوە ئەبێت و ئەمانە هەموو کۆکەیتەوە تاوەکو بڕیاردێم کەسە تەندروست یان تەندروست نیە
بەڵێ سپاس بۆ دکتۆر سارعلی پسپۆری نەخۆشیەکانی هەناوی دڵ سپاس کە لەم تۆری بین باش کوردستان لەگەڵ سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس خۆشەویستان و ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتان